سەرەتا لەم ڕۆژە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەیدانی کورد و کوردستان دانەوێنین وە سەری ڕێز و نەوازش بۆ ئەنفالکراوانی تەواوی کوردستان دانەوێنین وە لە ناویشیانە ئەنفالکراوانی هەڵەبجە. ئێمە وەکو هەڵەبجە و هەڵەبجەییەکان زیاتر لە هەموو کەس لەو خەمە قوڵەتێگەین لەبەرەوەی ئێمە لە مێژوو بە درێژایی مێژوو خاوەنی کۆمەڵێک قوربانین لە کوردستان و لە پێناو ئەمڕۆی کوردستان و لە ناویشیانە ئەنفالکراوان. ئێمە ژمارەیەکی بەرچاو خەڵکی سنوورەکە وە کەسوکاری ئێمە لە پرۆسەی بەدناوی ئەنفالکراون بۆیە لە هەموو کە زیاتر تێگەن لەو خەمە قوڵە و برینەکە برینی خۆمانە. ئێمە ساڵانە وەکو هەڵەبجەیەکان ئەم بیادە بەرزڕاگرین و مەراسیمێکەکەین ئەمساڵ لەبەر ئەو بارودۆخە نێودەوڵەتی و ئەقلیمیەی کە هەبووە و نەئارامیەکە لە کوردستان و دەرەوەی وڵاتانی دراوسێ هەبوو نەماتوانی مەراسیمێکی گەورە بکەین کە شایستە بەو ڕۆژە بێ، بەڵام توانیمان تاجە گوڵینە لەسەر گوڵکۆی ئەنفالمان دانین و هاوخەمیمان بۆ تەواوی کەسوکاری ئەنفالکراوان و سەربەرزین کە ئێمە کەسوکاری ئەوانین، سەربەرزین کە ئەو ڕۆژەی ئەوان ئەمڕۆی ئێمەی هێناوەتەکایە و کوردستان ئارامە. جارة وقت أمر